زەریایکە ئەمە ژمارەیەکی هەرامەیە دەتوانێت بیاسووت. چۆن بوو کچێکی کورد تەسمیم بگیر بێتە شغڵی نەجاڕیەوە سەخت نەبوو بۆت؟ ولا ئەوڵەکەی کێشمی هەر کارێکە سەختە ولی دی من ئەوەندەم عەلاقەت پێ بوو سەختیەکەیشم تەحەموڵ کرد ئەلئانیش هەر سەختی بۆی هەیە ئەیانش هەر گریبیە ولی پێم خۆشە کارەکەم پێ خۆشە و سەختەکەیشم قبوڵ کردووە. ئایا صرفەن عەلاقەت بۆ کارە یا هەر کارە دیکەی؟ لا علاقەم لێ هەیە ئەوەی کە بۆ خۆم شتێک ساز دەکەم داخلیدا مثلەن دەیبینم کە نەتیجەی زەحمەتەکەی خۆم دەبینم کە چەند سەعات زەحمەتم لەسەر کێشاوە واقعاً زۆر لەذەتی لێ دەبەم. ئەوەڵ شتێکە بەدار دروستت کرد چی بوو لەبیرت دێ؟ وەلا لێرشێکی بخایە بەرێکی بخانەی بەداری جۆز بوو مەلایشە ڕام گرتووە. ئەو کەرەکانش کە هەری خودی دارێکەیە پێم خۆش بوو کە هەر تێیدا بێ دەستی لێ نەدەمە شتێکی کاملەن تەبیعی بێ یا مەسەڵەن بە هیچ شتێک پڕی نەکەمەوە خۆش بوو هەرا بمێنێ هەم بۆ میوە دەبێ هەم بۆ ئاجیل دەبێ. لە محیطی کارگادا ئەبزارانی کاران پێدەکەی سەنگین نین سەخت نین بۆت کارکردن لێیان؟ با سەختیشە مەسەڵەن یەکێکانم ڕزگای ئەوڵەکەی ئەوڵەکەی کە هەر سەختە ولی مەجبوریکی ئیسپادەی لێ بکەی عادەت دەگری بە مودەتێک. یەکێک لە ئەبزارەکانی کە زۆر ئیسپادەی لێ دەکەم ئەو ڕزگای چەند فرێزەیە مثلەن ئەو جووتەراشانەی فەرق دەکەن. نوعێکی ئەوەیە کاتێک خێر سەر ئەو دەستگای فرێزە نوعێکی ئەوەیە فعلەن کە ئەوەیە نەمان سەختتر بوو. ئەوە ئەگەر مثلا حەزمی دارەکە زۆر بێ بۆ خۆڵی دەکەین ئەوە تازە کڕێمە ئیدیوە وردە وردە دەست بکەم. لە کولی فەرانی دروستکردنی زەرفی کام مەرحەلەی لە هەموویان لەذەت بەخشترە؟ سۆبادە و ڕۆغانکاری نتیجەی کارەکەت دەبینی. ئەی سەختترین مەرحەلەی؟ سەختەکەشی تەڕاحیە ئەو شتێک کە ئەگەر تەڕاحیت قەوی نەبێنە ئەو شتێک کە لە ذهنتدا هەیە یا حتا ئەگە بتوێت کۆپیش بکەین ئەگە ئەو شتە بەزن تەڕاحیت قەوی نەبێت ناتوانێت جوانی کێشێەوە. مەسەڵەن بتە بەمانی نمونە گەڵایەک مەسەڵەن گەڵایەکی تەبیعی ساز بیکێشێەوە مثلا ئەگەر تەڕاحیت قەوی نەبێت ناتوانێت زۆر مەسنوعی دەردێت. بەس فەقەت کاری چ بەوەی کە کار بە ئەبزار بکەوە نیە بێت تەڕاحیشت قەوی بێت. تەڕاحی زۆر مهمترە. تەڕاحی زۆر لە ئەبزارێکی مهمترە. بەڵێ هەموو کارێکی دەست کە تۆ بیکەی لە کاری نەزاڕیدا هەر شتێکی بێ تۆ دەبێت تەڕاحیت حتمەن قەوی ببێ توانی ئەو شتێک کە دەتەوێت ساز بکەی شتێکی لە ذهنتدایە مەسەڵەن مشتری داوای دەکات. تا ئێستا بۆ قەتعە چوو بێ دروست بکەی لە ئاخریدا خراپ بێت؟ ئەوەش نمونەکەی. دەی چۆن بوشکە؟ وەلا ئەوەندەشی نەمابوو کە شکام لە مەراحلی ئاخریدا بوو. دارەکە بۆ خۆی تەرەکی بوو منیش فشارم بۆ هێنا بوو دیدی شکام. کەسبی چووبی لە دەم احتمالم تایبێتەوە. کاریکەش بۆ بەغێرەزەوە؟ نا شاید یەک دوو مۆردی کە فشار بێ لە بیرم نییە نا لە ناوم ئاگام لێ هەیە ناوم مشکل. پێت خۆشە کەسانێک کە خانمن بێنە ئەو شغڵەوە یا ئاسان کار بکەن؟ بۆ کارکردن کە 100% ئەوەی کە حتمەن بێنە ئەو شغڵەوە ناتوانم بڵام حتمەن وەرە بەبێ بازاڕ کارێکی لە نەزەر بگریت ئەوەی کە زۆر زۆر مهمە بەزانین فرۆشت دەبێ یان نا وەلی ئەوەی کە کارکردن کار 100% حتمەن هەر کار مەسەڵەن بزان عەلاقەیان بە چی هەیە ئیدی بە دوای کەون فۆریش دەستی لێ نەکێشن با مەسەڵەن شکست خواردن کە 100% هەیە وەلی ئیدی نابتسلیم. مەسەڵەن نەفەرێک دێ دەڵێ پێم خۆشە داخل بێمەوە کاری جەنابەتەوە پێم خۆشە بێمە کاری چی بووە؟ پێکەم تاوزەریایکە تاوزەریایکە بتوانم زۆریش لێنێت فاقەن بۆ ئەوەی کە بێنێرە کارامۆزی کە فێریان بکەم بەنە شەرایەتیم نەبووە وەلی لە ئایندەدا بەتەمان کە حتمەن واکەم شاگردیش قبوڵ بکەم ئامۆزەش بدەم. وەلی بۆ کەسانێکی دیکە ئەگە زۆر عەلاقەیان پێ بێ کۆمەکیان
مجموعة خیلی هرمه دچار بیاد. دستان خوش به که تعریف میکنه که امیدوارم بتونید زد بخش به و حمایت کنید.